بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەکی خۆشحاڵم کە لەو دەورەی بنیادنانی خێزانی بەختەوەر بەشداریم کرد بە ئومێدی ئەوەی بتوانین ئێمەش خزمەتێکی ئەو پرۆسەیە بکەین بە ئومێدی ئەوەی کە خوای گەورە هەموو لایەک دەروی خێر و خۆشی لە هەموو لایەک بکاتەوە. طبعا پێشەکی ئێمە دەبی تعریفی زەواز بکەین کە عەقدێکی مشتەرەکە، گرێبەستێکی مشتەرەکە لە بینی کچ و کوڕێک بۆ ئەوەی پێکەوە ژیان ببەنە سەرێ. جا ئەو گرێبەستە لە هەموو ئەدیانەکان زۆر بە مقەدەسی و زۆر بە پیرۆزی تەمەشا کراوە و بەزاد لە دینی ئیسلامی پیرۆزی ئێمە دینی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەڕاستی زۆر ئێحتیمام و گرنگێکی زیادی پێدراوە. نەک هەر ئەوە ئەو پرۆسەیە لە پێش لە دروستکردنی ڕ خوای گەورەیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم احتیمامی پێ بدە، بەڵکو پێش دروستبوونی پرۆسەکە ئەوە شەرع تەداخل دەکا و پێیان دەڵێ و ڕێنماییان دەکاتن کە چۆن بتوانین شەریکی ژیانی خۆیان هەربژێرن. طبعا ئەم زەوازە ئەم پرۆسەیەکی زۆر گرینگە و حاڵەتێکی ئیجتیماعی متەکامل دروست دەکات. ئەگەر بێت و ئەم پرۆسەیە خدا نەخواسە هەر خەلەلێکی بکەوتێ ئەوە کۆمەلگا تاک و کۆمەلگا هەر هەموو تووشی زەرەر و زیان و نەهامەتی و ناڕەحەتی دەبنجا. بۆ یەک لە پرۆسەکانی دژمنانی ئەو دینە ئەوەیە کە بەڕاستی خێزان تێک بدەن، ئەو شێوە خێزانەی کە بوویتە قەڵغانێک بۆ پاراستنی هەموو ئەندامانی ئەم خێزانە بەڕاستی دەیانەوێت ئەم پرۆسەیە تێک بدەن. چکە لە ئیسلامەتیدا دووشت خێزانی دووشت ئەفرادی دەپاراست، دووشت خەڵکی دەپاراست. یەکەمین دەوڵەتی مسلمانان کە پێ دەرن الخلافە الئیسلامی، ئەو خلافەتەی کە هەتا ساڵی 1924 بەردەوام بوو و ئاخر خلافەت کە خلافەتی عوسمانی بوو لە ساڵی 1924 ڕوخە. ئەم خلافەتە ئەم دەوڵەتەی مسلمانان ئەمە زامنی پاراستنی هەموو ئەفرادەکان بوو لە هەموو ئینحرافێک، لە ئینحرافی فکری، لە ئینحرافی خولوقی، لە ئینحرافی هەموو ئینحرافێک. بەڕاستی ئەوە دەوڵەت بەرپرسیار بوو کەوا تاکتاکی ئەو کۆمەلگایە بپارێزی. بەڵام کە ئەوە نما ئێمە قەڵغانێکی ترمان ماوە کە خێزانە. ئێستا بەڕاستی ئیش لەسەر ئەوە دەکرێت کە ئەم خێزانە شتێک بدرێ، ئەم قەڵغانەش وێران بکرێ بۆی بەجارێک ئەفرادەکانی ئێمە بێسەر و بەر و سەرگەردان و سەر لێ شێواو بن. جا بۆی بەڕاستی ئەگەر ئێمە ڕوو بکەینە دینی خۆمان ئەبینیم زۆر بە ئیحتیمام، زۆر بە تەرکیز ئیحتیمام بەو قەزیە دەدا کە ئەو خێزانە ئەبێ بپارێزرێ و دەبی ئیشیشی لەسەر بکرێت چۆن خێزانی دروست و خێزانی بەختەوەر و نازح دروست دەکرێتن. تەماشای ئاەتەکان بکە. خوای گەورە لەو ئاەتەکە ئەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. خوای گەورە لەو ئاەتەی باسی بنەمایەکی زۆر سەرەکی پرۆسەی زەواز دەکا، ئەوی سکونایە. لتسكنوا إليها ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا. لەبەرچی خوای گەورە لە جنسی پیاو ئافرەتی دروست کردووە وەکو بەشەر، ئەویش عینە وەکو پیاوە لە تەعاملی بەشەردا، لە خلقەتی بەشەردا. لتسكنوا إليها بەڕاستی بۆی سکونا دروست بێ، ئوقرە دروست بێ. ئەم ئوقرە و سکونایە پێنج ئامیدەی هەیە، پێنج دینگەی هەیە. سکونا ئەگەر ئەو پێنج سکونایە نێتە جێ بەڕاستی ئەو ئینسانە لە حاڵەکاندا ئیستقراری لە بۆ دروست نابێت. ئەو پێنج ئامیدەی کە بناغەی دروستبوونی خێزانە و خێزان بەختەوەر دەکاتن، یەکەمینیان سکونای نەفسیە. سکونای نەفسی زۆر گرینگە. هەر کاتێک کە ئینسان ژنی هینا یان خوشکێک مردی کرد، بەڕاستی ئەو کات دەرونی ئارام دەبێ، ئەو کات هەست بە ئارامیکی دەرونی ڕوحی زۆر عەجائب دەکا. پێشتر ئەو ئارامی بۆ دروست نابێ، پێشتر دائیمەن ئەفکاری مشەوەشە، فکر و خەیاڵی مەشغوڵە و هەم کچ هەم کوڕ هەردووکیان دائیمەن فکر و تەفکیر و حاڵەتی دەرونیان غێر ئارامە، دائیمەن لە قەلەقدان. بەڵام کە چوونە ناو ئەو پرۆسەیە، خوای گەورە ئەم شەرەفەی پێدان و قسمەتیان هەستام، هەم کوڕەش نیەکی باشی هینام، هەم کچەش
پیاوێکی باشی بەدەستکەت ئەبینی بەڕاستی لە حاڵەتێکی دەرونی زۆر ئارام ئەوانە دەژین کەواتە لتەسکنوا ئیلەیها یەکەمین سوکنای نەفسی دووەمینیان سوکنای جەسەدی ئەوە حاڵەتێکی زۆر تەبیعیە هەر کاتێک کە گەنجێک ژنێ دەینیان کچێک کە شوو دەکە بەڕاستی ئارامیەکی جەسەدی تەواوی بە قسمە دەبێتن و ئەم ئارامی جەسەدیش جوابدانەوەی غەریزەیەکی داخلی خۆیتی کە خی گەورە کە هەموو ئینسانەکانی دروست کردووە کۆمەڵێک غەریزەی پێبەخشیون یەک لەو غەریزانە کە غەریزەی جنسی ئەو ئینسانێ پێویستی بە ئیستیجابە هەیە کە ئەم غەرائزانە کە ئینسان دووشتە هەم احتیاجاتی عضویە و لەگەر غەرائز ئەم دوانە ئەبێ بە شەرع تێر بکرێ بە سیستەمێکی ڕێکوپێکی شەرعی بە دەستوری خی گەورە ئەم دوانە ئیستیجابەیان هەبی و تێر بکرێ خوا نەخوازە هەم حاجاتی عضوی و هەم غەرائز ئەگە بێت و ئیستیجابەی نەکرێ وەکو شەرع دەڵێن ئەو ئینسانە بەڕاستی حاڵەتێکی فەوزای بۆ دروست دەبێت یان ئەوە نهائیەن ئیستیجابەی غەرائزی خۆی ناکاتن و جوابی ناداتەوە کە لەم حاڵەتە تووشی قەلەقیەک و فەزع و عەزائب دەبێت تووشی هەزاران دەردی و نەخۆشی دەرونی دەبی یان ئەوەتە ئیفراد دەکات لە ئیستیجابەکەی ئەمەش کێشە بۆ کۆمەلگا و بۆ زەربە لە سیستەمی ئەخلاقی دەداتن جا بۆیە بەڕاستی ئەم حاڵەتی ئەم ئارامی جەسەدیە ئیستیجابەیەکی غەریزەی ئەو ناخی ئینسانە بۆی ئەم ئینسانە هەست بە ئارامی و بە ئاسوودەی بکە سوکنایەکی ترمان هەیە پێدەن سوکنای کۆمەڵایەتی سوکنای ئیجتیماعی ئەم کوڕە گەنجەی کە ژنی نییە بەڕاستی لە ناو کۆمەلگاش بە چاوێکی ئەوە بەرز و گەورە تەمەشای ناکەن یان بۆ خۆشی کابرایەکی منعەزیلە زۆر تێکەراوی خەڵک نابێ و ئافرەتیش هەتا کە مرد نەکاتن بەڕاستی زۆر منعەزیلە بەڵام کە مرد دەکاتن ئەبینی تووشی خەسووی دەبی خەزوری دەبی برایەکانی خێزانی ئەوزارە مامی خێزانی و مامی مەسەلەن پیاوەکەی خاڵی پیاوەکەی ئەوزارە ئەو کوڕەکە عینەن بالمقابل تووشی کۆمەڵی خزم و کەسوکاری ئافرەتەکەی دەبی ئەلێرە ئەو ئینسیجامە ئەو تێکراوبوونە کۆمەڵایەتیە زۆر ئارام بەخشە یعنی ئینسان وەکو ئەوەی وایە لە عوزلەیەکی دەری بینی لە تەنهاییەکی دەری بینی بیهینە ناو کۆمەلگایەک جا بۆیە هەر کاتێک کە ئافرەتێک مردی کرد و کوڕێک ژنی هینە ئەو کات بەڕاستی ئەم ئارامی کۆمەڵایەتیە دروست دەبێتن ئارامەیەکی ترمانێ پێدرن ئارامی مادی سوکنای مادی چۆن کوڕ هەتا کوڕە ژنی نەهینایە زۆر احتیمام بە پارە خڕکردنەوە نادا زۆر حسابات و کتاباتی مەزبوط نییە احتیمال مەسەلەن مۆزەفە یان کاسبی دەکا ئەو پارێکە بەدەستی دەکەوی هەمووی سەرف دەدا لە جنت و بەرجی دەدا لە بۆنی گران بەها دەدا لە شتی احتیمالە زۆر بە بەزایعی بدا بە فیرۆشی بداتن کچی شەروا کاتێکەوە کچە لە ماڵی بابی یان بەخۆی معاشیە یان خۆ باوکی یان برای پارەی ئەدەنە قەدری ئەو پارەیە نازانێت هەر جارێ بە مۆدیلاتێک بە شتێک سەرفی دەکات بەڵام کە دەست نەناو پرۆسەی هاوسەرگیری هەم کوڕەکە فێرە ماڵگرتن دەبێت هەم کچەکەش فێرە ماڵگرتن دەبێت لۆچک ئەوان دەزانن ژیانی وانە پێویست دەکات کە پارەیان نەبێت ژیانی وانە پێویست دەکات کە بەڕاستی غەم لە دو هاتووی خۆیان بخۆن و پارە خڕ بکەنەوە پێویستیان بە پارەیە بۆیە ئەلێرە سوکنایەکی ئیداری سوکنایەکی مالی دروست دەبێت سوکنای مالی ئەوەیە کە بەردەوام فکر دەکەن و ئێمە دەبێت پارەی هیچکەمان هەبێ لە بەرەوەی مستەقبەلمان کۆمەڵە شتی و حازەتی پێویستمان لە مستەقبەل پێەیە ئەمە خانیمان دەوێت ئەمە سیارەمان دەوێت ئەمە منداڵمان هەبی لەو منداڵانە پێویستیان بە خوێندن هەیە بە جلوبەرە هەیە بە مەسارف ئیتر ئەو تەفکیرە مادیە وەی لێ دەکات کە بەڕاستی ئەوانە پارە بگرن غەم لە پارەی خۆیان بخۆن و بە بەلاش هەدەری نەکەن ئەلێرەش بەڕاستیەوە ئارامێک و سوکنایەکی مالی دروست دەبێت ئاخر سوکنا کە پێی دەڵێن سوکنای ئیداری سوکنای ئیداری ئەوەیە کە بەڕاستی ئەم کوڕە و ئەم کچە هەتا پرۆسی زەواجیان دروست نەکردووە ئەسڵەن نازان ئیدارەی ماڵکوو بەڕێوە دەستی ئەم کوڕە نازانی ئیدارەی ماڵکوو بەڕێوە دەستی تەنزیمی مارکووە کو تەعامل لەگەڵ خێزانی دەکات کو تەعامل لەگەڵ دەورە و پشتی خزمەکانی خۆی و خێزانی دەکات وە کچەکەش عینەن ئیداریە نازانی ماڵێک و بەڕێوە ببات
سیستەمی بەخێراتنی میێوان چۆنە، ئیدارەکردن لەگە میێوان چۆنە، ئیدارەکردن لەگە خزمانی مێردی چۆنە. بەڵام کاتێک کە دێنەنەوە ئەو پرۆسەی زەواج هەردووک فێرە فەنی ئیدارە دەبن. هەم کوڕەکە فێرە ماڵبەڕێوەبردن و ماڵبەخێوکردن و تەکبیری ماڵ و تەدبیری ماڵ و تەعامل لەگە خەڵکی دەبی و هەم کچەکەش فێر دەبی. دەکەواتە ئەوە سوکنایەکی ئیداری ئەوانە فێر بوون. ئەمانە پێنج دینگەی سوکنای ژیانی زەواجی بەختەوەرە، یان پرۆسەی زەواجی بەختەوەرە. هەر لەو پێنجانە خەلەلیان بکەوتێ، دینگەیەک لە دینگەکان قەیم نەبی، ڕێک نەبی، بەڕاستی کێشە و گرفت بۆ ئەو ژن و مێردە دروست دەبێتن. ئەوە پێنج سکونا بوون کە پێویستە ئێمە لە خلالی ئەم ئاەتە پیرۆزەیدا لتەسکونوا ئیلەیها باسمان کرد. ئەو جارە با بێنە سەر ئاەتێکی تر. خی گەورە لە قورئانێدا باسی ژن و مێرد دەکات، دەفەرمێ هونە لیباسون لەکم وئەنتم لیباسون لەهونە. سبحان الله، ئەگە تەمەشای و ئاەتەی بکەی سێ شتی زۆر عەجائیبی لێ دەردەینن. یەکەمین ئەوانە ئەم ژن و ئەو مێردە هەردوو قەڵانە لە بۆ یەکتری. لیباسون هونە لیباسون لەکم، ئەوانە ئافرەتەکانتان ئەی پیاوان ئەوە پۆشاکی ئێوەنە و ئەی ئافرەتان پیاوەکان پۆشاکی ئێوەنە، جلوبەرجی ئێوەنە. ئەلێرە پۆشاک وەکو قەلغانێک دێتە پێش چاو، وەکو قەڵایەک دێتە پێش چاو کە ئەو کابرای حفظ دەکاتن. چکە ئەگەر ئێستا ئەمن ئەو جلوبەرگەم لەبەر نەبی، هەر ئەشعای ڕۆژ، هەر تیشتی ڕۆژ دەم سوتێنیتن، هەموو جسمم عەدەم دەکا، هەرچی مێش و مەگەزی لە دەورا و پشتم هەیە دەم پێمۆ دەدەن و زۆر شتی تریش. دەیکەواتە ئینسان بە جلوبەرێک حفظ دەبی، ستر دەبی لە زۆر ئەزرار و زیان. بزەبەت ژن و مێردیش هەردووچیان لە بۆ یەکتر قەڵان، یەکتری حفظ دەکەن لە هەموو زەرەر و زیانێک کەوا تووشی ئەم کوڕ و ئەم کچە دەبێتن. ئەو جارە خاڵی دووەمی ئاەتەکەی هونە لیباسون لەکم وئەنتم لیباسون لەهونە سترە. بەڕاستی جلوبەرێک ئینسان ستر دەکات. هەرچی عیبم هەیە، چ عیبی ظاهیری بی، چ عیبی غەرائیزی بی، هەموم ستر دەکات ئەم ژن و مێردایەتیە. هەموو عیبەکانی ئەو ئافرەتە پیاوەکە دای دەپۆشێ و هەموو عیبەکانی ئەم پیاوەش ژنەکە دای دەپۆشێ. زەبەڕاستی ئەم عیب داپۆشتینە دوو زۆرە. زۆرێکیان ئەوەیە کە ئەم کوڕەیە مەسەلەن پێشتر شەرمی دەکرد بێتە ناو خەڵک، ئێستا کە بەسای ژنینانی دێتە ناو خەڵک قسە دەکات تێکەراو دەبوو کەواتە ئەو عیبەی ڕۆیشت. بەسای ژنینانی ئەو عیبەی ڕۆیشت. پێشتر ئەم کوڕەشی مسریب بوو، دەستی زۆر بەربڵاو بوو، عیب بوو ئەوە. بەڵام کە کاتێک کە ژنی هینا ئەزانی پارە بگرێتەوەتە بەسای ژن هینانەکەی ئەم بۆ ستر و لە بۆی کە عیبەکەی داپۆشکەوەتە دەیها عیب لەو دوانە بژمێرە بەسای ئەم ژن و مێردایەتی و ئەم پرۆسەی زەواجە سبحان الله عیبەکانیان دادەپۆشرێ. ئەو جارە عیبی غەرائیز، ئەو غەرائیزانەی ئینسان کە غەریزەی بەقاء، غەریزەی نەوعە، غەریزەی جنسی، ئەوانە هەموو کۆمەڵی غەرائیزن. ئەو غەرائیزانە ئەگەر بێت و تێر نەکرێ بە شەرعی خوا ئەو ئینسانە قەلەق دەبی، حاڵەتێکی لێ دروست دەبی. بەڵام کو ئەو غەرائیزانە کە بە شەرعی خوای گەورە تێرکران و ئیستیجابەیان بوو ئۆتۆماتیکیان ستر دەبێ. ئەو غەرائیزانە هیچ ئاسارێکی سلبی و خراپی لەسەر ئەو ئینسانە دروست ناکاتن. سێەم شت کە لەو ئاەتەی دەری بینین ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئافرەت زینەتی پیاوە و پیاوی زینەتی ئافرەتە. یعنی چۆن ئەمن کە لیباسێک کوتەک شەوارێکی جوان لەبەر دەکەم یان ئافرەتێک کە جلوبەرگێکی جوان لەبەر دەکە پێ جوان دەبی. پێ ئەم ئینسانە بەنەوعەکە ئینسان ئەگە جلوبەرجی لەبەردانەوی زۆر کائینەکی ناشێرنا، بەڵام جوانی ئینسانەکە بە جلوبەرجیە. دەیکەواتە بەڕاستی خوای گەورە ئافرەتی بە پۆشاک تشبیه کردەوە بۆ پیاوی و پیاویشی بە پۆشاک تشبیه کردەوە بۆ ئافرەتی بەڕاستی پێ جوان دەبن. یعنی ئەوانە هەم بە بەو پرۆسەی زەواجەی هەم پیاوەکەش جوان بوو و هەم ژنەکەش جوان بوو. بینە سەر ئاەتێکی تر بزانە ئەو ئاەتانە هەموو بنەمایەکانی زەواجی بەختەوەر و زەواجی ناجەحمان لۆ تهدید دەکەن. ئەو ئاەتێک کە خوای گەورە ئەفەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم بنين وحفدة ورزقكم من الطيبات. طبعا خواهي قورب باسي آيات ونشانة وبالغكاني خوي دكا لو كون ولو بونا وردا كلا نفسي ايمدا عفرتي دروس كردوا
ئەو ئافرەتانە وەکو ئێمن و پاشانیش بەسای ئەو ئافرەتانە ئێمە وەچە و نەوەمان لە بۆ دروست دەبی. طبعاً کەواتە یەک لە حکمەتی ئەم زەواجە، یەک لە هەر حکمەتە گەورەکانی ئەم زەواجە ئەوەیە کە ژیان بەردەوام دەبێت. ئەگەر زەواج نەبێ بەڕاستی ژیانیش بەردەوام نابێ. بەس بەهۆی زەواجە کە ئینسان ئیستمراری هەیە لەسەر کۆڕەی زەوی و نەوە جیل لە دوو جیل یەکتری بەجێ دێڵن، هەموو بەهۆی ئەم زەواجە و ئەم ژینهینانەیە کە خوای گەورە لە بۆ ئێمەی داناوە. کەواتە لە شەرعی خوای گەورە زۆر تاکید کراوە لەسەر ئەوەی کە دەبێ بەڕاستی ئینسانەکان هەموو ئەم پرۆسەیە دروست بکەن، چ کەس بێ چ کوڕ دەبێ بستێتە ناو ئەم پرۆسەیە و بۆیە زۆر زەم و گلەیش لەو کەسەی کراوەکەوە ژنێنانی. حتا جارێک کابرایەک هاتە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم، ناوی عوکاف بوو. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی ئەلەکە زەوجە، خێزانت هەیە؟ گوتی ناوەڵە خێزانم نییە. فەرمووی جاریەشت نییە؟ گوتی ناوەڵە جاریەشم نییە. قلت وأنت ميسور الحال؟ يعني دولة منديش. قلت بري أري والله يا رسول الله دولة منديشم. فمن تزوج وإلا وأنت من المذنبين أو من العاصم أو حسب روايتك. فمن جنبنا أقرنا تو يقل خطا باركان وقناح باركاني بزانا براستي مسألة نهينان ببي عذر بقناح وتاوان لقلم دراوة أو سيكسيهاتنا مالي بيغمبري خاص صلى الله عليه وسلم كاتك بيغمبر لمالي نبو دا عائشة لمالي بو رضا ورحمتي خواهي ليبي لأن برسي أري عبادة خواه برسي بيغمبري تسونا أوش باسي كر أو هادك زافرمي إهمال لشي وبيغمبري خواه لشي صلى الله عليه وسلم. بو هر شيء سي وعدي عنده هر شيء وعده شي عنده يقلواني كوعدي دا قلت يمن حتى دمر بجدين ناينم كاتك خبر جيشتو بيغمبري خو عليه الصلاة والسلام فرمي ايه او هاتام قلتوا فرمي بلي تا اخري طبعا فرموي امن بروشيش دبمو الشونيوشش دكمو اشخوم بروشيش ابمو اشتينيشم وجنيش دينم فمن رغب عن سنتي فليس مني اوري باسي منا كباسي جنان بستي اما يخلبن او يدين كوا ام جنيش دينمو و هر كسيش فش لربازي من بكيان بالربازي من دانروا بس سنة طريقة من دانروا أو لا من حسابنية لكواتا جن هنان سنة شيء همو بيغمبرانا وبس تايبت بو بيغمبري إيما صلى الله عليه وسلم براسي زابوي قليل زور لو كسانة ذكري كبهاني زور بمعنى دين والله إيه مجنين ناين زا هيدر والله ما مستشني باشم بدسنا كوي يعني والله ما مستا ظروف خرابة أمن لو تبى بيرم ده هدرن ظروف خرابة أقول بعد بقى أمتي محمد نيوجنين أقول بظروف خرابة بي يعني درن والله ما مستا شيء مادي معناه أصلا أواني هيج عذرنين أصلا كأوكسي كفقيرة كاتكش لدينا زخواي قورا درك خيرشي زياتر لذكات وإن يكونوا فقراء يغنيهم الله من فضله براسي أقل فقيريش بد أو كات خواي قورا دولة من دياد نكات زبوي براسي أما كورتيك بو لباسي عقد زواجو وبنما سريشي كاني بروسي زواجو وقلي شرع لو كساني كوا جنيا ناينن تاكو دسي شيتر بخواي قورا تاندس بيرم السلام عليكم ورحمة الله وبركاته.